38مین ساڵیادی شۆڕشی ئیسلامی ئێران لە مەیدانی ئازادی تارانی پایتەخت بە بەشداری بەرپرسانی باڵا و ملیۆنان هاوڵاتی ئێرانی بەڕێوەچوو. لە ڕێوڕسمەکەدا کە سەدان میوانی بیانی بەشداریان کرد، حەسەن ڕۆحانی سەرۆکی ئێران وتەیەکی پێشکەش کرد و ڕایگەیاند شۆڕشی ئیسلامی ئێران لە جیهاندا هاوشێوەی نییە و ئێستا گەلی ئێران چارەنووسیان بەدەستی خۆیانە. وتیشی بەشداری بەرفراوانی ئێرانیەکان لە ساڵیادی شۆڕشی ئیسلامیدا پەیامێکی ئاشکرا بۆ دوژمنانی ئێران. ڕۆحانی باسی لە مێژووی کۆماری ئیسلامی ئێران کرد و وتی شۆڕشی ئیسلامی تەنها موڵکی شیعە و فارس نییە، بەڵکو هەموو پێکاتە جیاوازەکانی ئێران مافیەوەیان هەیە شانازی بەو شۆڕشەوە بکەن. داواشی لە وڵاتانی جیهان کرد ڕێز لەگەلی ئێران بگرن و زمانێکی گونجاو بۆ قسەکردن لەگەڵ ئێرانیەکان هەڵبژێرن. سەرۆکی ئێران سەبارەت بە هەڕەشە و سزاکانی ئەمریکا بۆ سەرتاران ڕایگەیاند ئەمریکا ناچار دەکەین پەشیمان ببێتەوە لە بەکارهێنانی زمانی هەڕەشە. وتیشی لە دادگای نێودەوڵەتی لە هەی سکاڵامان دژی بڕیاری بلۆککردنی سامانی گەلی ئێران لە بانکەکانی ئەمریکا تۆمار کردووە و توانیویشمانە نزیکەی 2 میلیارد دۆلار لەو پارانە وەرگرینەوە. ئاماژەی بەوەشدا پرسی ئەتۆمی مافێکی سروشتی ئێرانە و هەموو جیهانیش دانی پێداناوە. ڕۆحانی لە بەشێکی دیکەی وتارەکەیدا ئاماژەی بە بەرەو پێشچوونی وڵاتەکەی کرد لە سەرجەم بوارەکان و وتی ئێران لە 3 ساڵی ڕابردوودا تەنها بە ڕێژەی 132 پشتی بە داهاتی نەوت بەستووە و بەهۆی داهاتی لە بوارەکانی دیکەدا لە داهاتی نەوتدا بێنیاز بووە. دوجار و لە ڕاگەندراوی کۆتایی مەراسیمی یادی 38 ساڵەی شۆڕشی ئیسلامی ئێراندا جەخت کرایەوە کە ئەمریکا بەردەوام گەورەترین دوژمنی ئێرانە. حکوومەت و گەلی ئێرانیش هیچ کات هەڕەشە و سزاکانی ئەمریکا نەیان ترسێنێت و لە ئامانجەکانی شۆڕشی ئیسلامی لایان نادات.